چوار خانم ڕابەرایەتی پرۆسەی لێپرسینەوە لە ترامپ دەکەن. لە ڕۆژی 21 ئەم مانگەوە بۆ ماوەی 6 ڕۆژ لە هەفتەیەکدا و هەر ڕۆژەی بۆ ماوەی 6 سەعات پرۆسەی لێپرسینەوە لەناو ئەنجومەنی پیرانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە سەرۆکی وڵاتەکەیان دەستی پێکردووە. ترامپ دوو تۆمەتی سەرەکی ڕوبەڕوو دەکرێتەوە. یەکەمیان خراپ بەکارهێنانی دەسەڵاتەکانی سەرۆکایەتیە. فشاری لە ئۆکرانیا کردووە کە لێکۆڵینەوە لە ڕکابەرە سیاسیەکەی لە دیموکراتەکان جۆ بایدن بکات. تۆمەتی دووەمیش ڕێگریکردنە لە کارەکانی کۆنگرێس لە کاتی لێکۆڵینەوە لە تۆمەتی یەکەم. 4 ژن لە لیستی سەرکردایەتیکردنی ئەم لێپرسینەوەدان. ئلیزابێس وارن یەکێکە لە کاندیدەکانی دیموکراتەکان بۆ سەرۆکایەتی داهاتووی ئەمریکا. لە ماوەی کۆتادا جەماوەری ڕوو لە زیادبوونە بۆ ئەوەی کێبڕکێی ترامپ بکات. ئێلمی کلۆبارە ئەویش یەکێکی دیکەیە لە کاندیدەکان و ڕۆژنامەی نیویۆرک تایمز پشتگیری دەکات. بەرهەڵسکارە بەهێزەکەی ترامپ سەرکردەی دیموکراتەکان نانسی بلۆسیە. ئیلهان عومەر ئەندامی کۆنگرێس لە دیموکراتەکان بە ڕەچەڵەک سۆماڵی یەکێکی دیکەیە لەو کەسانەی زۆر بە توندی دژایەتی ترامپ دەکات. خۆشی تاوانبار دەکرێت بە پشتیوانیکردنی گروپە توندڕەوە ئیسلامیەکان. ئایا سەرۆکی گەورەترین وڵاتی جیهان بە ڕابەرایەتی ئەم خانمانە لە دەسەڵات دادەبرێت؟